لاتان سەیر نەبێت ئەگە بڵێم پەرەسەندنی گرژەکانی نێوان ئەمریکا و ئێران لە بەرژەوەندی عێراق دەشکێتەوە. ئێستا قسە و باسی میدیاکان هەمووی لەسەر گرژبوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێرانە، بە تایبەتیش دوای ئەوەی کە ئەمریکا بڕیاریدا بەشێک لە باڵۆسخانەکەی خۆی لە بەغدا کارمەندەکانی بکشێنێتەوە، وروها لە کوێیت و بەحرێنیش بە هەمان شێواز ئەوڕە کارانە گیراونەتە بەر. ئەوە دوای ئەوە دێت کە 5 گەڕی دانوستان لە نێوان ئەمریکا و ئێران تا ئێستا ئەنجام درراوە. هەر ئەمڕۆژ وەزیری بەرگری ئێران ڕایگەاند ئەگەر دانوستانەکان شکست بێنن دوور نییە ناوچەکە بە ئەمریکا چۆ بکەن و هێرش بکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە. نزیکترین بەرژەوەندی ئەمریکا لە ناوچەکە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدای پایتەخت هەر بۆیە ئەمریکا وەکو هەنگاوی یەکەم ڕێوشوێنی پێویستی گرتووەتە بەر بۆ چۆڵکردنی. تەنانەت دۆناڵد ترەمپیش لە دوانێکی لەو بارەوەداوە و ئاماژەی بەوەداوە کە متمانەی بە دانوستانەکان نەماوە. ئەم گرژیانە وای کرد عێراق قازانج بکات. چۆن؟ لەبەرەوەی نرخی نەوت لە بەیانیەوە تا ئەمڕۆ بەهۆی دروستبوونی ئەو گرژیانە $3 بەرز بووەتەوە. عێراقیش کە وڵاتێکی نەوتیە و داهاتەکەی پشت بنەوت دەبەستێت، ئەمما لە دوجاردا لە ڕووی ئابووریەوە لە بەرژەوەندی عێراق دەشکێتەوە. زانیاری زیاتر لەبارەی ئەم پرسە و هەر گۆڕانکاریەکی تر لە 964.kRD بخوێننەوە.